دەربەندیخانیش لە یاریگای خۆی میوانداریانی هەندرێنی شاری هەولێری کردو بە گۆڵێکی بێ بەرامبەریش ئەنجامی یارەکەی بە سوودی خۆی تاو کرد. لە یەکەم هەفتەی خولی نایابی کوردستان دەربەندیخان میوانداری یانەی هەندرێنی قەڵاو منارەی کرد. سەرەڕای ڕێگەنەدان بە ئامادەبوونی هاندە لە ناو یاریگادا و بێبەشبوونی یانەی خانەخوێن لەو پاڵپشتیە معنەویە بەهۆی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و پاراستنی تەندروستیان لە توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام گێمی یەکەمی یاری دەربەندیخان باشتر دەبینرا و بەردەوام بوون لە هێلشکردن بۆ سەر گۆڵی یانەی میوان. بەڵام تەواوی هەوڵەکانی ئەو گێمە بێ ئەنجام کۆتایی هات. لە گێمی دووەمی یاریەکەش دەربەندیخان درێژەی بە هێرشەکانی بۆ سەر گۆڵی نەریمان خزڕی کۆڵپارێزی یانەی هەندرێندا و تا لە ڕێگەی عەلی کاکە میناوە گۆڵی یەکەم و سەرکەوتنیان بۆ یانەشین پۆشەکە تۆمار کرد. ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو باشتر دەبن. دەربەندیخانیش یاریێکی باشە و جەماهیرەکەی زۆر باشە و ئینشاڵڵا لە یاریەکانی تر سێ خاڵەکەی بەدەست دەهێنن بە هیوای یاریەکانی تر دەست خۆشیان لە دەربەندیخانیش دەکەن. ئەمڕۆ یانەوەچی دەربەندیخان سوپاس بۆخوا سێ خاڵی گرنگی بەدەستێنا لە سەرەتایی دەستپێکی خولی نایابی کوردستانە. ئەم سێ خاڵە پێشکەشە بە هاندەرانی یانەوەچی دەربەندیخان. سوپاس بۆ یاریزانەکان ئمڕۆ جوودێکی باشیان کرد. سوپاس بۆ دەستەی هونەری بۆ دەستەی کارگەری بە هەموو لایەک توانرای ئەمڕۆ سێ خاڵی گرنگ لە دەستپێکی خولی نایابی کوردستانە لە تیپی هەندرێن وەرگرین. ئەم سێ خاڵە بۆ یانەوەچی دەربەندیخان لە دەستپێکا سێ خاڵی گرنگەوە ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتووە یانەوەچی دەربەندیخان بتوانێت سەرجەم خاڵەکان کۆ بکاتەوە کێبڕکەی خولی نایاب بکە بۆ ئیمساڵ. دوای کشانەوەی یانەی زێرەڤانی لە خولەکە بە بەشداری 15 یانە خولی نایابی کوردستان بەردەوام دەبێت و 26 هەفتەش دەخایەنێت. ورشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.